هەموو ئامادەکاریە لۆجستیەکان، کارژێڕیەکان، داراییەکان، ئیجرائیەکان لە بۆ هەموو کوردستانی عێراق بە یەک ئاز دەڕوە. تەنها یەکشت دەمینتەوە لە بۆ ئەو ناوچانە کە پێویستە ئەوانە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و داوا لە کۆمیسیۆن بکرێت کە ئەمە ئەو کوردستانێکی ئێستا ئامادەمان کردی لیستەکانی تۆماری دەنگدەرانمان ئامادە کردیە کە لەو شوێنانە بنکەیان لۆ بکەینەوە دەنجی خۆیان بدەن. ئێمە ئامادەین بە هەموو بوارەکانی کە تایبەتە بە ئێمە کە بنکە لەو شوێنانە بکەینەوە. لە هەموو هەڵبژارەکانی پێشتر زۆربەی زۆری قەوارە سیاسیەکان گلەی و ڕخنیان هەبوو لە تۆمارنامەی دەنگدەرانەوەی کە لە کۆمیسیۆنی عێراقی بوو. بمانەوە نەمانێ ئەو داتابێسی کە لە بۆ تۆمارنامەی دەنگدەران بەکار هاتووە لە 2005 تا ئێستا پشتی بەستێ بە داتاکانی کۆمپانیای خۆراک ئەو داتانەی کە لە هەموو پارێزگاکەین هەیە. بۆیە ئێمەش بە ناچاری پشتمان بۆ داتایانە بەستووە و بەڵام دوای ئەو داتایانە کە ئێستا وەرمانگرتووە کردارێکی بێنکردنەوە عەرز و تەعنی بۆ دەکەین لەگەڵ کیانە سیاسیەکان بۆ ئەوەی ببتە جێی متمانەی هەموو لایەک.